مامۆستایان و فەرمانبەران لەم وتانەی جێگری سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم نیگەران و تووڕەن لە درێژەی کاردانەوەکان دژی لێدوانی جێگری سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لەبارەی پرسی هەژماری من و تەوتین مامۆستایان نیگەران و تووڕەن و پێیان وایە دەسەڵاتداران جارێکی تر ڕازگۆن نەبوون لەگەڵ بەڵێنەکانیان. ئێمە وەکو مامۆستایان و موچەخۆران چاوەڕێی ئەوە بووین لە حکوومەت کە دوای هەڵبژاردن موچەکانمان بۆ تەوتین کرێ بەپێی بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق و موچەکانمان بچێتە سەریشێک لە بانکە فیدراڵەکان وەکو بانکی ڕەشید یا ڕافیدەین بەڵام بەداخەوە ئەو لێدوانانی کە دوێنێ بیسمان تەواو بێ ئەمەلمانی کرد موچەخۆرانی ناوئومێد کرد کە بەرپرسان تەواو پاشگەز بوو بوونەوە لەو بەڵێنانەی کە دابیان بۆی کە موچەکان تەوتی نەکرێ هیچ نەبێت هەروەها موچە لە کاتی خۆیان بدرێ خەڵکی ناومێت کرد بژاردنەکانیشا من شتێک سەرنجی ڕاکێشام بەرپرسێک وتی بە لا ئیلاهە ئیلا الله ڕایان دەگرین مەبەستی ئەو بکە حیزبی زۆنی زەرد ڕاگرێ بەڵام من لەو کاتەیە وا تێگەیشتم کە ڕاگرتنەکە ئەوە بێ کە بەر لە دزی و گەندەڵەکان بگرێ و داهاتی وڵات بەهەدەر نەدرێ بەڵام لە وتەکانی دوێنێ جەنابیانە ئەوم بۆ دەرکەوت کە ڕاگرتنەکە مەبەستی ئەو بێ بە کۆڵەکە ڕایان گرێ و پێکەوە دووبارە سەر لە نوێ داهاتی ئەم وڵاتە بەرن و بەهەدەری برن و بۆ خۆیان و ماڵ و مناڵانی سەرفکەن و ئاوڕی لە خەڵکی هەژار و موچەخۆریش نەدەنەوە. بەداخەوە بۆ هەردوو لێدوانەکەی سەرۆکی یەکێتی و جێگری سەرۆکی حکوومەت ئەم لێدوانە فەرمانبەران و موچەخۆرانی تەواو بێئومێد کرد و تووڕە کرد بۆیە هیوادارین تەوتین جێوەجێ بکری ئەم تەوتینە پێمان وایە چارەسەری ڕاستەقینەی کێشەی دەیان ساڵی موچە دەکا لە هەرێمی کوردستاندا. موچەخۆرانی حکوومەتی هەرێم دەڵێن تەوتین تەنها بانگەشەی هەڵبژاردن بوو ئێستا ئیشیان بە خەڵک نەماوە هیچ هەنگاوێک بەرەو جێگیرکردنی موچەکانە نەنراوە و بە تەواوی ناومێدن لە حکوومەتی ماوە بەسەر چوو. بڕیارەکانی حکوومەتی عێراق ملزەمە بەڵام بەداخەوە کاربەدەستانی حکوومەتی هەرێم مراوغەی پێدەکەن و تاخیری دەکەن هەر کاتێک بڕیارەکانی حکوومەتی عێراق لە سوودی بێ ڕاستەخۆ جێبەجێ دەکات بەڵام لە کاتێکا ئەگەر بڕیارێک لە مەسلحەتی نەبێت یاری لەگەڵ فەرمانبەران و موچەخۆرانە دەکات و جێبەجێ ناکات خۆی لە دزێتەوە لە کاتێکا لە بانگەشەی هەڵبژاردندا وادیان بە خەڵکی ئەم سنوورەدا کە هەموو شتێکیان بۆ جێبەجێ بکەن و بەتایبەتی لەسەری هەمویانەوە تەوتین کە لە بانگەشەی هەڵبژاردندا باسی ئەویان دەکرد هەژمانی من لۆماریە تەوتین جێبەجێ دەکەن فەرمانبەران مامۆستان موچەخۆران بڕۆن تەوتین بکەن بەڵام بەداخەوە ئێستا لە وتەکانیانە پەشیمانبوونەوە و پاشگەزبوونەوە ئەبینن ئەم حکوومەتە زۆر جار وعدی داوە ینی پەیمان ئەدات پەیمانەکانی شکێن بۆی ئەوە بەداخەوە ناسیقەیەک لە نێوان موچەخۆران و لە نێوان حکوومەتە دروست بووە بەڕاستەکەی سیقەمان بە ئەوە نییە بەم هەژماری دزەنی هەژماری منە نییە لەبەرەوە تەنها ڕێگایەک بۆ چارەسەرکردن و بۆ ڕزگار برومان لە ناخۆشیەکانی ژیان ئەوەیە کە موچەکەمان تەوتین بکرێت و ڕزگارمان بێت. مامۆستایانی ناڕازی دەڵێن بەردەوام دەبین لە خەباتی مەدەنی خۆمان تا دەسەڵات داخوازیەکانمان جێبەجێ دەکات. ئەمە وەکو مامۆستایان داواکاریەکانمان ڕوون و ئاشکرایە تەوتینکردنی موچەکانمانە لە بەرزکردنەوە کە چەند ساڵێکە بە نایاسایی ڕاگیراوە هەروە موچەی مانگی 12 وانی زگەبینەوە لە مانگی 3 تا ئێستا موچەی مانگی 2 نەدراوە لە ساڵانی پێشوژەوە هەموو موچەیە بە ناوی لێبڕین و نازان خۆ گونجاندن و هەموو موچەیەمان لای حکوومەتە بۆیە تا ئێستا بەدەنگ داواکاریەکانمان نهاتنە بۆیە ئێمە ڕێگەی جیاوازی شەگرینە بەر و بەردەوامیشە بین لەسەر هەڵوێستەکانمان قۆڵدادێن بەردەوام بین لەسەر داواکاریەکانمان. دۆخی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم لە ساید و حیزبی دەسەڵات تا دێت خراپتر دەبێت کەچی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بێباکە لە جێبەجێکردنی داواکارەکانیان. ڕەبین محەممەد کەناڵی پەیام چەمچەماڵ.